چاوت لەسەریان بێ. ئەم کارن لێرە مەکە عەلی، هەر شتێک پێویستە بیکە بەڵام من نەیبینم. کەواتە چاوەکانت داخە، وا دابنێت دەچم بۆ ڕاوکردن. تاوانی و نێچیرەی ڕاوی دەکەن چییە؟ دزەی کردوتە ناو خاچی من. ئەوە چ پەیوەندێکی بە قومارخانەکەەوە هەیە؟ کەمێشتیم پرژات دەزانی. بۆستە پێشەوەی بڕۆی هەواڵێکی خۆش بۆ تۆ. مەمە هەواڵەکەی بڵاو کردەوە. ئەو هەواڵە خۆشە؟ ئەمەر دوا چاکەی لەگەڵمان کرد. دەڵێنە نامەیەک وای وتووە؟ عومەر نامەی بۆ نووسیوە؟ ئەو نامەیە گەورەترین متمانەی ئێمەیە عەلی، دامپیانانی عومەر بە زمانی خۆی. بەڕاستی هاوڕێکی بە وەفامان هەبوو، وانییە؟ دەمت داخە. چی؟ هیچ لەگەڵ دۆم نییە. باشە عومەر بۆ ئەمەی کردووە؟ لە شەرمان. لە بەرکامە شەرم، ئەو هیچی نەکرد. تۆ نابێت شەرمکەی لەو شتێک کە کردوتە کوڕم. شەرم لەو شتەکەی کە خەڵکانی تر بە ئاسانی بەرامبەر تۆیان کردووە. لە خۆتەوە بیکەوە. پیاوی قاتیل شەرم ناکە، بەڵام شەرم پیاو دەکاتە قاتیل. جەنگیز باشە ڕۆژی خۆت دەکەی. ئەموانەیەش باش فێر بوویت خوارزانە. کاموانە خاڵۆ؟ ئەو وانەیە فێری کردومە خۆم لە خۆشەویستانم دوورکەمەوە. خوارزاکەم شتی وا هەیە لە ژیاندا هەر چۆنێک بێ دەبێ بیانکەی، بەڵام بۆ سەرکەوتنت بەسەریاندا هەر چۆنێک بێت دەبێت تەنها خۆت بیانکەی، تەنها خۆت. دەباشە خۆت بیڵێ خاڵۆ، گەر بە تەنیا جێمبێڵی چۆن پیرانەکان جێبەجێ بکەم؟ خوارزە ئەو پیاوەی بە تەنیا دەمێنێتەوە، بە هیچ کەسێک دەڵێ من تەنیام؟ نەخێر، هەر باسیشی ناکات. تەنیایی لە ژیاندا ساتێکە کە تیایدا دەست بە کارێک دەکەی، هیچ شتێک لەبارەیەوە نازانرێ. تەنیایی درۆیەکی هەرە گەورەیە، هەرکە کردت ئەوانەی کە بیستیان لەگەڵت هاوبەش نابن. تەنیایی لەگەڵ کەس بەش ناکرێ، گەر بەش کرا تەنیایی نامێنێت. ئێستاوە بەڕێوەن، بۆیە کاتی دواوانەیە. جێمێتە خاڵۆ. ناخوارزە، هەرچی وانەم هەبوو هەموویت بە باشی وەرگرت. قوتابی بوو بە مامۆستا، مامۆستاش بوو بە قوتابی. بۆیە ئێستا من گوێ لە تۆ دەگرم. بڵێ بزانم پێویستە چی بکەم مامۆستا؟ خاڵۆ بڵێ مامۆستا، بڵێ پێویستە چی بکەم؟ پێویستە بڕۆی خاڵۆ. باشە بۆ؟ زیادەڕەویت کرد. عەلی بەدواتەوەیە. عەلی بۆ نەهەی کردووە خاڵۆ، واز ناهێنێ، دەتدۆزێتەوە. ئەگەر منی دۆزیەوە؟ گەر تۆ بدۆزێتەوە منیش دەدۆزێتەوە.
خوارزە. تا من نەکەم مەترسیەوە پێویستە خۆت لێرە ونکەی. خاڵۆ دەنجێک لە ناخمەوە پێم دەڵێت تۆ هێشتا ناوەستی. خوارزە هەندێشتی وا هەیە لە ژیاندا هەر دەبێ بیانکەی، بەڵام هەر چۆنێک بێ دەبێ بە تەنیا بیانکەی. خاڵۆ ئەمە دوادیداری ئێمە نییە. لەم تێگەیشتی؟ دەرێ دەرێ ئەمە چی لێریان جێهێشتووە؟ بۆ من جێهێشتراوە. دیارە تۆ من نابینی، بەڵام هەمیشە من تۆ دەبینم. ڕێگایەکی دوورت بڕیوە، بەڵام بۆ هەر شوێنێک دەڕۆی بڕۆ، هەر دەگەڕێیتەوە سەرەتا. خاڵۆ